بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. من ملا طارق خمونديم ل خلقي طبعا كفري لكردستاني عراق اويش بابام كدان شتو برامبرم بابام حاجة عزيزة كاتي خوي خويكي بيني و خوكي راسي زور سر هنر بو چند جاري بوي باس كردوه من زور بي معجب بوم وحزم كرد امرو ان شاء الله تسجيلي بكين بلكو ان شاء الله ايويش استفاده لي بكن وبلاوي كينوها تا خلكانيك باوريان ضعيفه زياتر باوريان بهز ببيتو ان شاء الله بقرنو بولاي خواي قورا او يسمنو حاجي فريق قرمياني كشاعري مشهوري شعبي خشاري كفريه ايش لا خدمتي حاجي عزيز لا نشوين لمالي حاجي عزيز ومان برهاني كري ك فيسبوك كي ان شاء الله بو هوايك همولاك استوديو ليور بقى ان شاء الله جاء بابا حاجيتو خوك حر لسرتاو بو ماني باسك ان شاء الله بلكو مسلمانان استوديو ليور اويا واوتي وتبع يسايجنوي من بياني شنو بو ميواني نمزح نخوش نلم شنو بو ميواني قومي تلوا لخوا كادم شنو ميواني لولاوا يوارا هات مو بو مال اثر جوريها لولاي اوايا كمان و هات ما بان جورا كمال ما ديار لبرو سي مكدر مالي مزور قرب الخا يا ربي شي ما عندي قوم يا فهم هالقرد بقي ما مال بزاني قرب الخا شي له مال يا من كيما مال سيده كم زن اوايو خلق اواي فيش يجيريو شي ونكاو وكشيت تاوم داو در حوش وتم عليها اما شي كره وتان جنازه دان الياغو سيو شوار قاضان او بانو قرم كرياغو هما نيان شوردها شما لاي بياو اي حمكه بياو كشتي خدمه وشما لاي يجون كوري يكي مردو كوري يكو جياغا مردو شي كت راسين بينا يجي كت زوان لا يقسم لي ناكا اشمو لاي عافرت كان كشتي ابو جنمو وخالو جنمو اشما لا يعني سؤال يعني كم يقدس يعني قرم كوري يكي يجن بس كوبون بيجم ثاني يكي مردو كو جياغا مردو وباسي ناكا كوري يكي جنازكي وبوسيت كسق زواني لزوان بنا شرخي منار بارو كو قشتي اشم دسي ما قبل يكي مردو باسي ناكا هالسيام وهام يسبيم رويب وتينا لو بدوت ما يمن لما ما يمردو قاريا يما تسو لما ما بويك قاريا يما تسو شو كريش كم كدور وما يصير ما ما يصير شو دارشتم سيري على كم جنادي عندنا كل بدي على بان تشهور شهور يعني واتفاق عندي الدنيا عندي نعم جنازتي كسراتي ودايش من حق قريم ويجم كي كسراتي ودايش والله قول خانه ما عندها تليشان جنازي عن دو داري عن هاود يعني تليشان نزيك كفريه تقريبا تليشان على بين زرزاو كفريه والله قورسان معنا أورد دو داري عن عود وجنازة كان بس ونايا نبار قاتليك وخل كفتة تكي منيش وبا ومعيسيك وكس زواني لزوان مناسر خير نايا جنبي نايا جن أول ما يسم لحال خوم نازم شون الروبر يوا كفت مشويديان يديان الرويم للريش يقيقي أشمل الآن فرما ما يشير مرتاج بوقصبوا منك من جواب منها هو زواني ناتر كيما أنا تليشان لا وككت معنا بان وقورسانا كديارة سيو شوار العام خلق شارع وخالد له أي كفة عقور تاسا لشارع وخالد من دي الحمار حمغمين من بزارما إمام مرضو مع المردايا لقمار خور معنا دا ووان أوانش مديان مردايا أي نارد شويني ما أشيمان خور ما عندها فيان بخوا قوركيان كل شوار فنجي كن لهوس قرطاس إساء زانم بعض كان لبير ما زانم تيب ويم شو معنى صار قوركات بشتي هادوتي
خوا خێرتان بنووسێ سەنیانوە بنووسم خوا خێرتان بنووسێ کەس قسەکەمی نەسەر حەم لەوە ئەوە لەیترە بەویست شما ئەو دیار قەورەکۆ لای سەریەوە دانیشتم دانیشتم و وتیان بیکەرۆ جەنازەکە بکەرۆ کردیانەوە و جەنازەیان دەرکرد و دوو کەس هاتە خوارەوە یەکێ لە پایین پایەوە یەکێ لە ڕاست ناوقەی من لە ڕاست سەریوە چوومە خوارە لە ڕاست ژوور سەریوە چوومە خوارە چوومە خوارەوە جەنازەمان وەرگرت و دامان هێشت من زۆر بەزەویم تێپیا جا بەردی زۆرە قەورسانەکە بەردەکە دەرەکەم و فڕەیەکەم دە لە ژێر سەری هیلەکەم لە ڕاست لوتی هێژم بابەرنەوە لە لیتی خەریکم دەزەکەی ژوور سەری هین کفنەکەکەمەوە ئەلەوە نەختێ فکرم لای خۆم نەما هەرەوە نەمەزاری خەڵکەوتیان یاوە نەمزانی چەندێتیان ما وتی یاڵا کاتێ سەیرم کرد نە هاوڕێ ماوە نە هیچ تاریف و نیتک من جەنازە منم و وەڵی ساقی شۆبی وەکیسە من پیاجیە ما خەڵدایە یەک ئاڕۆی و زۆر مەویست زۆر خێری زۆرە ئەگەر یەکێک خۆشەویستێکتان مرد نەختێ دوورۆ کەفتن دووسێ هەنگاو بگەڕێنەوە قەت خێری تەواولایە مستم کە ئیش خەمکە قەومە قابلێکێکی نەیەتەوە دوعا خوازیم لێ بکە دوو دوعای خێرم بۆ بکە خۆ من جێما وەڵی چاوم پیانۆ بێ حەتا لە خڕەکەی تلیشان پەردینەوە هاڕێی پای وڵاتەکانیاندا هەر یەمەوە دیار لە خڕەکە پەرینەوە ئیتر دڵنیا بوتم بەخوا هیچی تر بەس یا ڕەبی ئەو سزا من دیم لەو قەورە زۆر سزاکەی سەختە زۆر زۆر زۆری تر لەوە بەر لە گیاندان و ئەمانە هیچ من هەر نەمزانیم بەردوو بە گیاندان بوێن نەخۆشی خۆرم نەوێ لە هیچی بەس ئەو سزا سەختە یا ڕەبی دنیام دێت هاتە یەک خوایە نە با هەیە نە ڕۆژنایی هەیە ئەوەنە گەرمە ئەوەنە گەرمە هەر بەختە دڵم شەق بووە هە کاتێکم زانی دەی لای قیبلەوە زەلامی هات ئەوە ئەزانم هات کەمێ دووری کردە ڕاست نەهات وەلام ئەوە وەک براوە قەوما و ڕەت وێگەرەکی بوو گەیە ڕاستم وتی ها ئەحوارت چۆنە وتم ئەحواڵم وتیا وتم دەمە سەغرەتر قەت ناوێ کورە بۆ خاتر خوا تەکبیرێکم بۆ بکە جا وتم ئەحواڵم ماوە کورە دڵم شەقی بێت کورە سوتیام کورە ڕۆژنایی نییە کورە حەی هاوار من دەیرا چی بکەم خۆ چاغمیش و ساغۆ بیمە وەک جاران ئەی من دەیرا چی بکەم وتی باشە لە دنیای ڕۆشن نوێژت کرد تەکبیر فکرم کردۆ یان دوو ڕۆژە یان دوو ڕۆژ و تاقێک نوێژم کردووە وەهاوە مەویستێکۆ نەمێرا بێژمی دوایی وتم بەخوا گەرە بێژمی وتی ڕاست بڕۆ وتم وەڵاهی یان دوو ڕۆژە یان دوو ڕۆژ و تاقێکە بە لە مردنەکەم نوێژ نەکرد ئەیوتی بۆ تەواو نەتکرد وتم وەڵاهی نەمزانی وازوێ مرم ئەوتی بۆچی مردن وەوەیە مردن هەرە بنگوێشکە تا چۆن نەتزانی وتم نەمزانی من گەنجم و نەمزانی وازوێ مرم فرە بۆ خاتر خوا تەکبیرێک وتی نوێژ ناکەیت و مینەی جێی باشەکەی بەخوا ئەوە شوێنتە توی ڕەبی لەوە نوێژت نەکردی و مینەی شوێن باشەکەی ڕۆی فرەی پێ نەچوو بەس زۆر ئەو ڕۆی یەکجاری مەویسبی سیم کردم هاتۆ وتی تووتە دوو ڕۆژ و تاقێ نوێژم کردووە لای خوا هیچ بووم ناوێ سید دەفتەرەکەتیان کرد 5 ڕۆژ نوێژت کردووە بە لە مردنەکە 5 ڕۆژ نوێژت کردووە ئێوتم جا 5 ڕۆژ نوێژم کردووە 5 ڕۆژ چییە تۆدا وتی 5 ڕۆژ کەمە وتی دای خوا هیچ بووم ناوێ فەقەت ئەگەر وتباکە تەکبیرێکم بۆ بکە من دڵم شەقی بن کوڕایی هاوار وتم ڕەحم ڕجایەکم بۆ بکە وتی نوێژ ناکەیت و مینەی شوێن باشیشەکەی ئەگەر بتوانی وتی ئەو قەورە بوڕی ئەلەو ڕاستە بێیتە ئیدیما لەوەی ئەوتی نەختی ڕۆژناییت بۆ بێ ئەیوتم باشە وەڵی ئاها وەڕاستی چۆن
وتم باشە قڕنەمەیە لاوتەمەیە بێڵمەیە و مەسەرم ناجوورێتەوە شانم ناجوورێتەوە ڕێجووریانۆم نییە لە دەسم عیشەکانە باشەوە چی بیوڕ وتی کەیف خۆتە دای لێبووی لە مەویستی گیان خۆم وتما بزانم چییە باش ئەی گەتر شانمە لێتون کرد خوا لێی شەمە تۆ ڕەختن فرەعیشم کرد لەوە زۆر سەڕوان حەق کاتێکم زانی لەو بێوۆشیە وەک زێبای فێنک هاتە لوتما هێزم دا سەرم پلیاوە سەرم نیاوتم زانی شوێنە هیچ ئیسفادەی نوێ بووە من یەکەم بەخوا ئەوەنە ئی چوار پەنجە بنەیتە ناوی ئەوەنە ئەو سەختاییە چاڵ دووە یەک لاریچێکیش ئەوها خۆر وردە بەرەو بیوە خوارۆنی ئیمجا لە حەیبەتا ئەوەمەدی سرم لێتون کرد لەو سەر لێتون کرد ئیشا هەم زۆر خوا لێ نەکایە کاک وەختێکم زانی لەسەر من تامەگەیە تاقێک یاوە لە تاقەکۆ بەرەو بیمە ئەو دیمە پێی خۆم کرد بەرەو بیمە ئەو دیمە هەرسیامە پا بایە فێرە ئەو بای فێرکەوە ناویا چەرخێتە ئەو با لەوە هاتە ناو قەورەکەوە نەختێ بەها فێنکە و بەها فەریحە و بیم هەرسیامە پا بشێ لەیرە دەرم نەکەن ڕۆژ نایە حجرەیەکە فرە گەورە نییە ڕۆژ نایە وەک چۆن بەیانان قایم نوێژ هەرسی بۆ نوێژ بازی وەک نوێژەکەت بڕوە ئەوە نە ڕۆژ نایە هەرسیام نوێژ بکەم هینە هەرسیام وار ڕۆژ نابی فەریحە و بیم سەیرم کرد لەیدای شەماڵ و سوکێ خانوەکە تاوێرێ سەوز 1 متر پانی و درێژی هەیە دانریا وەزەیە قوڕین جاران دوو دەباتی مەسینا ئیشیان پێکرد یەکێ لەو وەزەیە لە ئاوە بانیوە بە زۆر چینوە پڕی ئاوە ئەی ئاو ڕۆشن سەوزە جوان تێتە خوارەوە قەل ئەی گۆزە وەختە شێت بووم بۆی هەست ناوێرمی بڕۆم ئێژم نەکا هین خۆم نوێ قاریان بێت هەست سەیریەکەم سەیریم کرد وەختێکم زانی هەم هاتوو وتی ئەحوالت چۆنە هەینەکەم سایە هەر ئەوە بەخوا وتمە وەڵاهی لەخوا وەزیاو دوێ لەخوا وەزیاو دوێ لە توش وەزیا خوا لێت وەزیاوکە ئەو ڕێتە پێم نیشاندا وەڵاهی لەیە باشترم من لەو تەنانە نەجاتم و گەیم وەیرا ئەگەر دەرم نەکەن لەیرا وە سەرم زیاوە وتینە نەکەس دەرت ناکە ئەوە شوێن خۆتە بەخواوە حەق 5 ڕۆژە نوێژەکەتە لای خوا وتی هیچ گوم نایە وتی ئەوەیە پێت بەخشیەوە هەشت وە 5 ڕۆژ دوێژ ئەیوتم باشە ئەو ئاوە تینمە لێ بخۆتیەوەین خۆتە لێیە خۆی دەزمێژی پێسیێنی خۆتی پێشۆری کەیف خۆتەوە ئاو خۆتە وتم خۆ دەرم ناکەن لێرە وتی نە شوێن خۆتە ئەیوتم بەخوا کەمەوە وەڵاهی ئەوە نەتینومە لەوەی سە بڕۆم لێ شوێن بیخۆمە وتی لا بەخوا تەواو ناوێ شەو ڕۆژ لێی بخۆیت و لێ بڕشێنی وتی تەواو ناوێ هەروە پڕە لە زیاوەکە نەکەمەکە هەروە پڕە شوێنەکەم فەریحی نادانیتر لەوە دووە خوا ڕەحمکە ئینشاءڵڵا خوا ڕەحم لە بیست بابا ئەمە یعنی کەسێک گوێی لێت بووە ئەم هینە بۆی باس کردو و ئیسفادەی لێ کردوێ ئێژم ڕۆژ بیزەلا لا یەک کەس خۆشەویستم بوو لە دوکانم بیاخە لەو بانجادا باسم کردووە ڕۆژ بیزەلام هاتە گێر ئەو کاتە گەنج بوو ئەم خەوت دیێ طبعا پەنجاکان بۆش لە دەور پەنجات هەرێ بەخوا یعنی باسی هینێکەکەن کە یعنی ئەو کاتە شوانێک یان کەسێک یان مناڵێک یعنی بۆیت باس کردیە ئەوە چۆن بووە ئەوە شوانێ بوو مناڵیش بەخوا شوان مال حاجی ڕەحیم مامەم بوو گەواری بوو خولەی ئەحمە میرەی ناو باوکی ناوی ئەحمە میرە بوو دوو بەرابوون وتی مامە بار بیانانێک وەیەکۆ ڕۆیمان بۆ سەر خەلا باسم بۆی کرد ئەو مناڵە وتی مامە عەزیز بێ پێر نوێژم بکە شەر پێ تا لە دنیای ڕۆشن مێنم پەکێژە خەژ
منش تقلام ديدي كل فير نوجم كل حكيتي هلك الفيرم كل وتم قصور ما كان تنوج وابسين او وهابك وعيبك وبيكا خوا درس بس زوانا سويني خوان وتي لو روجتو او قصتك وتي يكنوج من فوتي بخوي مرده وصار سبحان الله قريب اخوا سبحان الله تو خود الحمد لله يتلو كاتو طاعت توازن هاورد تا ام دقه كرة يجب أقرش حل روجي حل نوج تشو روج نوج كم تسيني من عين الله اكبر مرقى إسعادة بديني إسعادة كفت برشاو سقرت يا كمي باي قورا هم لايك من موفقك ان شاء الله هدايتي هم من ان شاء الله سقرت يا كمي